بە ناوی خوددا ئەم جارەشیان لە سەرگۆڕی هونەرمەند و کەسایەتی و کورتپەروەر و پێشمەرگەیەکی دێرین خۆمان دۆزیەوە لە گۆڕستانی کەکۆنی شاری کۆیە. ئەم هونەرمەندە گوشاد کەمال کەریمە. گوشاد کەمال ئەگەرچی بە گۆرانی هەیلاوە لاوە گوڵێ باریکەلاوە ناسرااو بوو، بەڵام ئەو لە چەندان بواروکایەدا خزمەتی بە نیشتیمان و بە کوردایەتی و بە هونەر و بە کۆیە کردهبوو. ڕەنگە ئەگەر خەباتنامە و ژیاننامە و هونەرنامەی ئەو پیاوە لێک بدەینەوە زۆر لەوە زیاتر هەڵبگرێت، ئێمە بە چەند خولەکێک لەسەر گۆڕەکەی ئەودا دوای خوێندنی فاتیحا و نزای خوا لێ خۆشبوون دەیڵێن. بەڵام ئێمە سەرپێیانە و سەرپیستانە ئەوە بیردەینێنەوە کە ڕۆژێک لە ڕۆژان کەسێک هەبوو لە تیپی مۆسیقای باواجی کۆیە، کەسێک هەبوو لە ژیانی پێشمەرگایەتی، کەسێک هەبوو لە خەباتنامە و خوێندنامە، کەسێک هەبوو بۆ کوردایەتی و کۆیەتی خزمەتی کرد کە ناوی گوشاد کەمال بوو. ئێمە دەڵێن خودایە کەسانێکن لە وڵاتە کە دەمرن بەداخەوە ڕەنگە کۆمەڵ پێی دڵتەنگ نەبێ و پێی دڵخۆش بێت بڵێن لە کۆڵ بەوە. کەسانێکیش هەن وەکو گوشاد کەمال کە کۆز دەکەن و دواماڵ ئاوایی لە ژیان دەکەن، لە هەموو ماڵێک و ناسیاوێک دەبێتە پرسە و دوعای بۆ دەکەن. جا با دوعا بکەین لەوانەی دووەم بین، لە گوشاد کەمالەکان بین، لە هونەردۆست و خەباتنامەکان بین، لە کورتپەروەر و خامە بەدەستەکان بین، لە هونەروەرە ڕاستەقینەکان بین، لە هونەرفرۆشەکان نەبین.